هەروەک چۆن بۆ پڕکردنەوەی پۆستەکانی حکوومەت و پەرلەمان کۆمەڵی ئیسلامی بایەخی بە گەنجان داوە و زۆربەی پۆستەکانی با گەنجانی خاوەن توانا و بوێر و دەستپاک ڕاستپاردووە. ئاواش بۆ بەدەزێنانی مافەکانی گەنجان لە پەرلەمانی عێراقدا تێدەکۆشێت. ئاشتی عەبدوڵڵا کاندیدی ژمارە 3 لەسەر لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی دەڵێت کارنامەی نوێی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داکۆکیکردنی سەرسەختانەیە لە بەدەزێنانی مافەکانی گەنجان لە بوارەکانی ڕۆشنبیری و هونەر و وەرزش و قەرز و سولفەی کار و زەواج و ڕەخساندنی هەلی کار و دامەزراندن دەبێت. ئێمە گەر سەرنجمەی لە ساڵی ڕابردووە بەتایبەت لەم 4-5 ساڵی ڕابردووە گەنجانی هەرێمی کوردستان لە زۆربەی منحەکانی بەغا کە لە بودجەیە بۆ هەموو هاوڵاتیانی عێراقا بێبەش بوون. ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمان ئەدەین بۆی ئەو بەشانە لە ڕووی ناردنەدەرەوەی خوێندن لە ڕووی پرۆژەکانی قەرزی بچووک و سولفەی زەواج و سولفەی عقاراتەوە هەموو گەنج بگرێتەوە. سەرڕایەوەش پرۆژەی تریشمان هەیە بۆ گەنج لە ڕووی ئەو گەنجانەی کە یانەوێ دەست بکەن بە هەریکار و لە ڕووی دامەزراندنەوە چونکە ئێمە خۆشەرت ئەوە نیە بیردەکەینەوە گەنج تەنها لە هەرێمی کوردستاندا بمەزرێ. سەرڕای کەمی توانای مادی لە سەراسی ڕێکخراو و خزمەتکردنی گەنجان و پەرەپێدانی تواناکانیان، بەڵام کۆمەڵی ئیسلامی لە 5 پارێزگاکەی هەرێمی کوردستاندا خاوەنداریەتی و پاڵپشتی سەدان ناوەندی ڕۆشنبیری و پەروەردەیی و زانستی دەکات. بەرپرسی سەنتەری پەرەپێدانی لاوانی سلێمانیش ڕای دەگەێنێت ئامانجی کۆمەڵی ئیسلامی خزمەتکردنی گەنجان و ڕەخساندنی بەشداری سیاسی گەنجانە لە هەرێمی کوردستاندا. لەو پێناوەشدا ساڵانە بە هەزاران گەنج و لاو لە بوارەکانی بیری ئیسلامی و زانستەکانی قورئانی پیرۆز و فەرموودە و سازانی پێشبڕکێی کتێب خوێندنەوە و وەرزشدا لە خول و ڕاهێنانەکانی ئەو سنتەرانەدا بەهرەمەند دەبن. ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش یەکێک لەو خاڵە خەسڵەتە گرنگانەی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە پلانی کارکردنی گەنجانی بۆ داهاتوو و چیدی گەنجەکانمان ڕوو لە دەرەوە نەکەن و چیدی گەنجەکانمان بێ ئومەد نەبن و ئینتیمای نەتەوە یان لاواز نەبێ و لە وڵاتەکانی خۆمانەها دەستی کار و هەلی کاریان بۆ بڕەخسێنرێ بە پرۆژەکانیان و پێشکەشکردنیان لە ئەنجومەنی نوران تا لە وڵاتێکی ئارام و ئاسوودەی ئایندا و لە ژێردەستی ئەو حیزبە حکومڕانانەی کە هەمیشە بوونەتە خۆرە بۆ گەلی کورد و بوونەتە ئەوەی کە سەرجەم داهاتی وڵاتیان لەلا خۆیان قۆڕە کردەوە بە حەزب حیزبیانە و خزمێنە بۆ خۆیان سرف کردەوە ئەو حیزبانش کە دەنگی خۆیانیان پێفرۆشتون خزمەت بەوانیش دەکەن لەمانە بسەنرێتەوە بە مەرجێک لێرە گەنجی وڵاتەکەی ئێمە لەگەڵ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و لیستی 104 دابێ و متمانەی خۆیان بەم لیستەوە بە کۆمەڵی ئیسلامی ببەخشن. هەموو حیزبە تەقلیدیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا کاریان بۆ شکاندنی شکۆی گەنج و بێهیوایی و بێکارکردنی گەنجان کردووە. دەرئەنجام بە هەزاران گەنج ئەم نیشتیمانەیان جێهێشت و لەو ڕێگەیەشدا گیانیان لەدەستدا و بە خنکاوی تەرمەکانیان بووە خۆراکی ماسیەکانی دەریای ئیجا. ئێستا کۆمەڵی ئیسلامی چاوی لە هێنانە پێشەوەی خوێنی نوێ و توانا و وزەی گەنجانە تا بوێرانە و هۆشیارانە خەبات بکات بۆ بەدەزێنانی مافەکانی هاوڵاتیان. کۆمەڵی ئیسلامی پێی وایە ئەوە گەنجی هۆشیارە کە کۆمەلگای پێشکەوتوو بنیاد دەنێت. ئەحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.